tylko co, ale kokinuwa nanki. ژیانی نادێ گرانە بەس هەچەند گرانیشە ئەو نەخۆشە. ئەتە 2 ساڵە لە قات کەوتم هەر یاڵە یاڵم کردەوە گیا فرۆشیم کردەوە کوزڵە فرۆشیم کردووە وڵای خەم بەخێو کردو حەودێم کردە بە 7 مانگاوە دڵم دە شارسان و لەم لەرامەتیع نەبووە ئیلە ئادە من بەردان نەبوو. ئەو ساوایێ سەوەک و پیرۆزم بەخێر بکرد بەس 2 ساڵەکە لێکەوتوم لارەمل دەست پیرۆزم هەوڵ خوا و دووەم پیرۆز من دایکی 5 کوڕم دایکی 8 کچ بووم 100 داری بێ لەبن دایەکا دەهانیشێ ڕەوامی لەبن ئەم دارا دانیشتوم. لەسەیسە هەموو ئەرکی من و بەخێوکردنی من و جلگۆڕینی من ئەو کچەیە. دایکم معاشێکی هەیە 2 مانگزاری هەزار دینار تەقاوەتی هەیە و منیش دەچم قەیتەرانێنم و پووڵێ دوورم و ئەمجا ئەی دوورم و دایێنێ مشکە بێتەوە لەو لابەدار شتێک کوتمەوە یەکەمە شلیف و ئەیەنمەوە بەسارە باریەکەن دایکمی بە لە سلێمانی فرۆشێت. ئێستا یەکێک و من 20 ساڵە نەم گەوڕم ماڵیەوە نە نانم کردووە نە چێشتم لێ ناوە و تا کچ وە کردێتی و ئەوان ڕۆین ئەمە بۆ خوا دەلیلێکمە ئەمە جێی نەهێشتوم. ئەمێ غازم بۆ سێنێم هەموو بەیانی هەڵسام کولێ دەگەرم و بۆک. تۆ چە کیسەی خوێن بۆ بێنێ ئەسا زەمانەی زوو تۆزێکیان کردووە خوادیان و خێرا یانێم زەمانەی زوو بێننەبە بۆ من دڵم نایە دایکم جێبیانم نە میوانی نە ئەملا و نا ئەڵێم دایکم بوونا حەزایە فێ بیرە بیرە کاتۆ ئەچم بۆ شوێنێ خواخواامە سەعاتێ زووتر بێم ئابێنەوە باکێکی بخوێ تو هەناگێ بە ساجە دایکم هەتاوەکوونی ئەمرێت و کفن و دفنی ئەەکەم بە بەژانی چاوەخێوی ئەەکەم من لەبەر خاتری دایکم حەچی ئەتک و مەینەتی دنیای کێشم ئەو سینیمە بۆ بێن بەبێم ئای سەخت کە جوانە بێ هەوی دەکەم ئادە هینە بەزسقە جوان نییە بێ دڵم وەرەخوان نای بڕێونە بێ ئاقۆن ئادی جوانان بۆ نانێرن ئەم هەموو دۆلارەی خوێ لە سەرمانە دێ جوانان بۆ نانێرن
ئەچە گژوگیان بۆیە نێ لەو هەردە و نانم بۆ کاو کێکی جوان لێ نێ تاسم تێ کوڕە خۆم لێ ئەچی چی بکاتامەوە